سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کەوا چۆن خەوت ڕێ بکەیتەوە پێش دەستپێکردنەوەی خوێندن. وەک ئاشکرایە پێش دەستپێکردنی خوێندن زۆر بەمان خەومان ڕێک نییە بەواتای ئەوەی شەوان درەنگ دەخەوێن و بەیانیانیش درەنگ لە خەو هەڵدەستین چونکەوا هەز دەکەین هیچ شتێکی گرنگ نییە کەوا خۆمانی پێوە خەریب بکەین بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندندا کەمێک قورس دەبێت کەوا بتوانین ئیتر شەوان زوو بخەوێن و بەیانیان زوو لە خەو هەڵبستین. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بن تا کۆمەڵێک ئامۆژگاری بەسوود بخێنە بەردەستان کە بتوانن پێش دەستپێکردنی خوێندن کاتەکانتان ڕێ بکەنەوە. پابەند بە بە کاتی نووستن واتە هەوڵ بدە هەموو شەوێک لە کاتێکی دیاریکراودا بچیتە ناو جێگا. سەرەتا قورس دەبێت بەڵام پاش هەفتەیەک بەردەوام بوون لەسەر ئەم ڕۆتینە وا دەکات دواتر کارەکەت زۆر لە ئاسان بێت. ڕەنگە ئێستا کاتژمێر یەکیان دوی شەو بخەویت. ئێستا قورس دەبێت ئەگەر بڵێین ئەم شەو کاتژمێر دەبچۆ ناو جێگا. نەخێر بەڵکو باشتر وایە هەموو شەوێک بەتەنها نیو کاتژمێر زووتر بچیتە ناو جێگا. بۆ نمونە ئەگەر کاتژمێر دوو شەو دەخەوێت ئەوا بۆ شەوی دواتر کاتژمێر 1.5 بخەوە و بەم جۆرە هەتا هەفتەیەکی تر دەتوانێت کاتژمێر 10 بۆ 11 شەو بخەویت. ئەگەر لە ناو جێگادا خەوت لێ نەکەوت مۆبایل بەکارمەهێنا بەڵکو کتێبێک بخوێنەرەوە بابەتێک بنووسە پلانەکانت بۆ ڕۆژی دواتر بنووسە یاخود قورئان بخوێنە. ئاگادار بە بزانە دوای ئێوارە چی دەخۆیت و چی دەخۆیتەوە. مەچۆ ناو جێگا لە کاتێکا برسیت بێت یانیش ژەمێکی زۆر قورست خوارد بێت یانیش چاو قاوت خوارد بێتەوە. بە هیچ شێوەیەک لە پاش دوانی وەڕوان باش نییە قاوە و خواردنەوە گازەکان بخورێتەوە. بە شێوەیەکی ئاشکرا کار دەکەنە سەر شێوازی نووستنت. شوێنێکی گونجاو و ئارام بۆ خەودا بنێ. کام ژوورە بۆ تۆ گونجاوە و دەزانێت کە دەکرێت بە ئاسانی خەوت لێ بکەوێت و بێدەنگ بێت ئەوە ئەوەی هەڵبژێرە بۆ نووستن و لە هەمان کاتدا پێویستە تاریک بێت چونکە لە ڕووناکی تەنانەت کەمیشدا خەوتن زۆر ئاسان نابێت. دەتوانێت پێش خەوتن گەرماوێک بکەیت بۆ چەند خولەکێک. نووستن بە ڕۆژدا کەم بکەوە. ئەگەر بە ڕۆژدا لەو کەسانی کەوا زۆر دەخەوێت نابێت گلەی بکەیت لەوەی کەوا شەوان خەوت لێ ناکەوێت. تەنانەت ڕەنگە چەند خولەکێکیش لە ڕۆژدا نووستن کاریگەری بکاتە سەر خەوی شەوانت بەڵام لە حاڵەتێکدا ئەگە زۆر خەوت هات هەوڵ بدەنە هێڵێت لە 20 بۆ 30 خولەک زیاتر بخەویت لە ڕۆژدا. هەندێک ڕاهێنانی یۆگا ئەنجامدا واتە هەندێک وەرزشی سووک ئەنجامدە و ماسیوکەکانت بە هێواشی بجوڵێنە. ئەمە وا دەکات جەستت خاو بێتەوە و ئامادە بێت بۆ نووستن. کۆنتڕۆلی دڵە ڕاوکێکانت بکە. پێش نووستن بە چەند خولەکێک کاغەز و قەڵەمێک بێنە ئەوە بنووسن کەوا لە مەشکتاندایە. هەمووی بخەنە سەر پارچە کاغەزێک و لە تەنیشتاندا داینێن. بێگومان ئەگەر هەوڵ بدەن پلانەکانتان وە ڕۆژی دواتر بنووسن ئەوە باشتر دەبێت. لە کۆتاییدا دەڵێن ئەگەر لەو کەسانن کەوا ڕوبەڕووی کێشێک بوونەتەوە و شەوانە خەوتان لێ ناکەوێت ئەگەر ئەمە ئامۆژگارانی پێشووتر سوودیان نەبوو بۆت پێویستە سەردانی پزیشکی تایبەت بکەیت. وە هۆکارەکانی کەم خەوت بۆ دەستنیشان دەکات و کۆمەڵێک ئامۆژگاریت بۆ دەخاتە ڕوو بۆیە پێویستە پابەندیان بیت.